خۆشحاڵین جارێکتر لە بەرنامەی دیداری تایبەت پێتان گەشتینەوە. دیداری تایبەتی ئەم جارەمان لەگەڵ بەڕێز دکتۆر پشتیوان سادق وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ باسکردن لە چۆنەتی بەڕێوەچوونی کۆنگرە. بەخێربێ دکتۆرگیان، زۆر سپاس دەکەین بۆ دەرفەتەی کە پێوەبەخشیت. دکتۆرگیان، ئەمانەی لەوە دەست پێکەین. بەڕێز ئیمڕۆ دووەم ڕۆژی کۆنگرەیە کە ئامادە بوویت، سەردەی سەرجەم دانیشتنەکان بوویت. کۆنگرە چۆن بەڕێوەچوو؟ بە شێوەیەکی گشتی کۆنگرەکە زۆر باش بەڕێوە دەچێت. بێگومان هیچ ئیشێک نییە کە ئینسان بیکە کەم و کوڕی تیادا نەبی، کەمالتە نابۆ خوددایە. بەڵام بە شێوەیەکی گشتی من یەک لە ڕووی ئاستی ئامادەکاریەوە ئەو راپۆرتانەی کە پێشتر لە پارێزگاکانەوە هاتووە و لیژنەکان و لە ڕووی فەنی و هونەریەوە و لە ڕووی مناقەشە و ئاستی ئەو خەڵکی کە بەشدار بووە چه ئەوەی ناوخۆی هەرێمیان ئەوەی لە دەرەوە هاتیە، ئەنی پێم وایە ڕێکوپێکە تا ئاستێکی زۆر باش. ئەو تەوەرانی کە لە کۆنگرەدا باس ئەکرێن چی؟ ئێوە بەڕای بەڕێستە ئەو تەوەرانە تا چەند پەیکەربەندی وەزارەتی پەروەردە دوای توێژینەوە بەهێزتر دەکات؟ خۆی هەموو تەوەرەکان گرنگە، جگە لەو 6 تەوەرە زۆر بابەتی تریشەیە کە ئێمە دەیکەینە ڕاستپاردە و دەیکەینە بڕیار بۆ ئەوی لە ئایندەدا ئیشی لەسەر بکەین. جگە لەو 6 تەوەرە مەسەلەن وەکو تەوەری خوێندنی پیشەیی، پرۆگرامەکان، پەروەردەی تایبەت، بەهرەمەندەکان، مەسائلی ڕاگەیاندن، ئەنی ئەوانەش هەمووی لە کۆنگرە دەکرێتە ڕاستپاردە بۆ ئەوی لە ئایندەی نزیک ئیشی لەسەر بکەین. ئەم بۆ خۆم شخصی لە هەموو تەوەرەکان بەشداریم کردێ، بەڵام لە تەوەری ئەزمونەکان لەبەرەوەی پێم وایە ئەوە پەیوەندی بە چارەنووسی خوێندکاران هەیە، دەبێت زیاتر گرنگی پێ بدەین. ئەوە پەیوەندی بە سیستەمی پەروەردەشێ تا ڕادێکی زۆر لە هەرێمی کوردستاندا. دەکرێت بڵێم دوای ئەو کۆنگرەیە دەکرێت پەروەردە لە هەرێمی کوردستان بچێتە قۆناغێکی تر، بەڵام چوونە ناو قۆناغێکی تر ئەو گۆڕانکاری و پێشکەوتانی کە دەکرێت ئەوە بە چەند کاتژمێرێک ناکرێت، بەڵکو پێویستی بە زیاتر زەمینەسازی و دابینکردنی ئەرزیەت هەیە لە ڕووی سایکۆلۆجیشەوە، تەنانەت لە ڕووی مادیشەوە. بەڵام گرنگەوەی ئێمە هەنگاوەکان دەست پێ دەکەین لەبەرەوەی دنیا بە شێوەیەکی گشتی لە گۆڕانکاریدایە، کەواتە پەروەردەش پێویستە بەردەوام لە گۆڕانکاری و لە نوێبوونەوەدا بێت. من لەگەڵ ئەوە دانیمە کە ڕۆژەی بڕیارێک دەرچی، بەڵام ئاساییە ئەگەر ساڵانە وەزارەتی پەروەردە هەنگاوی نوێ بێ ئەوەی سەر لێ شێوای بۆ قوتابی دروست بکە یان بۆ ئیدارە قوتابخانەکان و مامۆستایان دروست بکە، زەروریە ساڵانە گۆڕانکاری بکە و دەستکاری هەموو ئەو خەلەلانە بکە کە هەیە. کەرتێکی گەورەی وەکو پەروەردە کە گەورەترین وەزارەتی حکوومەتی هەرێمی کوردستانە، 1,700,000 تەڵەبەی هەبێت، 123,000 مامۆستا و 40,000 فەرمانبەر ناکرێت بە شێوەیەکی جامد بەجێ بمێنێ، بەڵکو پێویستە بەردەوام بە شێوەیەکی مەڕن و حرەکەی و جموزۆڵی تێدا بێتن. هەر لەسەرەوە ئەساسەش ئێمە بڕیارماندا کە گۆڕانکاری بەردەوام بکەین. بۆ نمونە مەسەلەن تەوەری کارژێڕی ژمارەیەک بڕیار لەسەر چۆنیەتی دانانی بەڕێوەبەری قوتابخانە، پەروەردەی قەزایەکان، تەوەری سەرپەرشتیاری لەمە دووە سەرپەرشتیاری چۆن سەربەخۆ دەبی و چۆن ئاکتیڤ دەبی و چۆن سەرپەرشتیار دادەندرێ، هەیکەلی ئیداری چۆن دەبی، چۆن ئاستی سەرپەرشتی کار یان دەستگای سەرپەرشتیاری وەکو دەستگایەکی هەڵسەنگاندن بۆ دوواداچوون چۆن دەتوانی ئەرکەکانی خۆی بەجێ بگەینی بۆی کوالیتی خوێندن لە هەرێمی کوردستان بتوانی بەرز بکاتەوە، سەرپەرشتی لایەنی ئیداریش بکات لە پەروەردە. طبعی هەموو ئەوانە ئەگەر تەماشا بکەی کۆمەڵک دەستکەوتی گەورە دەبی بۆ پەروەردە لە هەرێمی کوردستان و ئەگەر لەو کۆنگرەیە نەمانتوانی بێ هەموو خەڵکیش بەشدار پێدا بکەین، بەڵام ئەوەی لە پەروەردەکان لە پارێزگاکان پێشی چەند مانگێک ئەنجام درا بکرێت بێ نزیکەی 4,000 کەس بە شێوەیەکی گشتی بەشدار بووە، چ بە حزوری فعلی یان بە راپۆرتی توێژینەوە. بۆیە من ئومێدێکی زۆرم بۆ کۆنگرە هەیە کە بتوانێتن دەستکەوتی باش بۆ پەروەردە لە هەرێمی کوردستان بەدەست بێنێت. لە ساڵی 2007 کۆنگرەی پەروەردەی نەبەستراوە، بەڕای بەڕێستان چۆن ساڵجارێک باشە کۆنگرەی پەروەردەی بەستری هاوشەوی ئەم کۆنگرەیە؟ ئەمن پێم وایە زەرورە هەموو ساڵێک کۆنگرەیەک بەسترێ و لە نێوان ئەو ساڵشدا زەرورە چەندین کۆنفرانس و وەڕکشۆپ ئەنجام بدرێ، ینی پێویستە پەروەردە بەردەوام بی لەو کۆنگرە و کۆنفرانس و وەڕکشۆپانە. جگەلەوە زەرورە پەروەردە احتیمال لەسەر توێژینەوەش بکە،
بۆ نمونە گرفت زۆرە مەشاکل زۆرە و هیچ وڵاتێکی دنیاش بێگرفت نییە لە مەجای پەروەردەدا دەکرێت مستەمڕ توێژینەوە لەسەر هەموو گرفتەکان و پێشنیاری گونجاویش بخرێتە بەردەم بۆ ئەوەی بتوانین چارەسەری بکەین لە بیریشمان نەچی ئێمە لە هەرێمی کوردستان ئێستا گرفتێکی گەورەمان هەیە ئەوش گرفتی بودجەیە گرفتی داراییە ژێرخانی پەروەردە پێویستی بە ئیمکانێتێکی گەورەی دارایی هەیە سەرڕای ئەوەی لە ڕابردوو دڵنیان کە حکوومەتی هەرێم درێخی نەکردووە بەڵام ئەوەی ئێمە دەمانەوێت کە ژینگەیە دروستکەین قوتابیان تێدا ئاسوودە بن بەڕاستی ئەو ژینگەیە زۆری ماوە مشکلەی تاقیگەمان هەیە مشکلەی هۆیەکانی فێرکردنمان هەیە ئەوانە هەموو گرفتن بۆ ئێمە بەڵام ئومێدەوارین لەگەڵ چاوبوونەوەی بارودۆخی دارایی هەرێمی کوردستان بتوانین ئەو کێشە و گرفتانەی کە هەنە لە ڕووی ژێرخانیشەوە چارەسەریان بکەین. ئەو کەسانی کە بەشدارن لە کۆنگرەیە کێن؟ لیژنەی باڵەکانی کۆنگرە ئەوانە بەشدارن خەڵکە شارەزایە لە بواری جیازیە لە دەرەوە ئێمە داوەتمان کردووە بێن و لە ناوە خۆشمان خەڵکە کە زانیومانە لە ماوەی 5 مانگەی ڕابردوو ڕێی هەیە ئەویش بەشدارە یعنی وامان کرد کۆنگرەکە زۆر قەڵەباڵغ نەبێت کە نەتوانین دراسی ئەو بەرنامانە بکەین ئەو پرۆژانە بکەین کە لە پارێزگاکان بۆ منهاتونە بەڵام لە پارێزگاکان کە کۆنفرانسەکانی ناوخۆکرا خەڵکێکی زۆر لە ئاستی مامۆستا و بەڕێوەبەر و شارەزا و تەنانەت نووسەرەکانی بواری پەروەردەش بە ڕێژێکی زۆر بەشداریان کرد. ئەو تۆرانی کە لە کۆنگرەیە باسەکردن تەوەری زۆرگرن مەسەلەن دروستکردنی سەنتەرێکی توێژینەوە ئایا دوای کۆنگرە ئەمانە کێ ئەکرێتە بواری جێبەجێکردنەوە؟ هەموو ئەو شتانەی کە بڕیاری لەسەر دەدرێ ئێمە بە دڵنیاییەوە بە جددی ئیشی لەسەر دەکەین بۆ جێبەجێکردنی. بەڕێستان زۆر گرنگی بە ڕاگەاندنێن بۆچی لە تەوەرەکانتانە ڕاگەاندنی تیانە بوو؟ ڕاستە بەڵام ئێمە لە ڕاستپاردەکان باسی بابەتی ڕاگەاندنمان کردووە کە لە ئایندەدا هەوڵ بدەین بە پێی بارودۆخی دارایی کەناڵێکی ڕاگەاندن دروست بکەین بڵاوکراوی خۆمان هەبی و وشیاری ڕاگەاندنی پەروەردەیش بڵاو بکەینەوە. تەلەڤیزیۆنی پەروەردەی کە زمانحاڵی وەزارەتی پەروەردەیە تا چەند خەڵک مامۆسایان گەشتبی بن بۆی کە ئەو کەناڵە بکرێت بە کەناڵێکی ئاسمانی؟ وەڵا وەکو باسم کرد ئێمە لە پرۆژە و بەرنامەی ئێمەدایە بەڵام دیسان دەوەستێتەوە سەر بارودۆخی دارایی ئەگەنا لە زۆربەی وڵاتانی دنیا پەروەردە چەندین کەناڵی هەیە. کۆتاڕۆژی کۆنگرە چۆن بەڕێوەچێت؟ ئومێدم زۆرە کە زۆر بەڕێکوپێکی بەڕێوە بچێت. دەست دکتۆر گیان زۆر ساز بوو دەرفەتەی کە پێوەبەخشین.